کاک ئەحمەد بە پێی سەرچاوەکانی هەواڵ ئەمڕۆ سێشەمە هێزەکانی پێشمەرگەی کوردستان هیچ جموجۆڵێکی نەبووە لە ئۆپەراسیۆنی ئازادکردنی مووسڵدا. بۆچی؟ بەڵێن پێشەوە کۆمیتەیەک دروست کراوە ئەو کۆمیتە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا کە دروست کراوە کۆمیتەی هاوبەش تێدا پێشمەرگە و سنوورێکە بۆ دانراوە ئەو گۆدانەی کە بۆ دانراون ئەو ناوچەیە کە دیاری کراوە سەردەکە لە میحواری خازر بووە دەستی پێ کردووە دەستی بە ئۆپراسیۆنەکە کردووە کە نۆگوندی ڕزگار کردووە لەوێ وەستاوە دواتر بەڵێن لەوەی کە کاتێک شوێنێک ڕزگار دەکرێت ئەو ناوچەیە کە ڕزگار کراوە بوونمونە پانتایەکی فراوانی هەیە لەوێ بۆمبی چین ڕاو زۆر هەن کە تێدا چەند پێشمەرگەیە کە گیانی لەدەستدا بەهۆی ئەم بۆمبانەوە چەندی تر بریندار بوون دواتر وەستانی ئەم ئۆپراسیۆنەکە پەیتایە دەست پێ دەکرێت بۆ ناو شاری مۆسڵ بەیانی دەنگوی ئەوە هەیە کە لە میحوەرەکانی نەوەڕان و هەروەها باشیک هێزی پێشمەرگی کوردستان لەوێ جۆڵە بکات و ئیدی کە ئەو سنوورەی بۆیان دانراوە بەپێی ئەو ڕێککەوتنەی کە لە بەغدا کە لەگەڵ بەغدا کراوە ئەو سنوورانە و ئەو گوندانە لەوێش ڕزگار بکرێن ئیدی پەیتا ئۆپراسیۆنەکە دەست پێ دەکات. ئەحمەد تێبێ ئەم بیسین کو لە هەندێک جیهان داعش دەرکەتیە شەر نەکریە یعنی چاوەڕوان تێکردن کو لە جێندیژی داعش وەسا بێشەر دەرکەوتن چونکو دەزانن هێزن عێراقی و پێشمەرگە ینی بە شێوەیەکی گەلە خورد دەچن وان جیهان دەخیل خۆی لە ناو شاری مۆسڵ ئێستا لە ناو شاری مۆسڵ دەنگوی ئەوەیە کە داعش دوو بەرەی دروست کردووە بەرەی چەپ بەرەی ڕاست یعنی ئەوان گومانێکی یەکجار زۆریان لەسەر بەرەی چەپ هەیە بۆیە لەسەر بەرەی ڕاست هەیە بۆیە لە بەرەی چەپەوە تاوای ئامادەکاریان کردووە بۆەوەی هەر لەوێ چونکە مقاومەی زۆریان نەماوە لە ناوچەکەدا ئەوە تا سوپای عراقی 15 گوندی ڕزگار کرد پێشمەرگە 9 گوندی ڕزگار کردووە گوندی عباسیە و هەروەها عەودا ئەمڕۆکە ڕزگار کران هێزی سوپای عراقی ڕۆبەرێکی بەرفراوانی گرتووە لەولا بۆ لە باشوورە بۆ ناو شاری بەڵێ کاک ئەحمەد زۆر سپاس دەکەم بۆ ڕوونکردنەوەکانت.